باس لە ڕکابەری زیرێکی دەستکرد دەکەین و کاریگەری لەسەر ژیانی مرۆڤەکان و ئێستاش بینین لە جیهانە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنەوە هەمیشە داهێنانەکان بەردەوامی هەیە و هەوڵێن کامانە زۆرجار لە خزمەتی مرۆڤایەتیە بەکار بهێنرێ بەڵام ئەمەش دوو لایانی هەیە لایانی ئەرێنی هەیە و لایانی ئەرێنی هەیە و نەرێنیشی هەیە زۆرجار بەداخۆ زۆرجار لەوەی کە ئێمە لەو ئامێرە زیرەکانی کە ڕۆژانە بەدەستمانەوە هەیە چەنە سوودی لێبینین ئەو نرسیانی لەسەر ژیانی مناڵمان و گەورەمان و گەنجەکانمان بەجێ هێشتووە ئەم پێشکەوتنەی جیهانیە ئایا ئێمە وەکو هەرێمی کوردستان تا چەند بەرکەوتەی ئەرێنیمان هەیە و وە لە چه ئاستێکین ئایا لایەنە نەرێنیەکەی زیاتر باڵی نەکێشاوە بەسەرمانە و ئایا لەم پێشکەوتن و داهێنانانەیە ئێمە تا چەند توانیمانە سوودی لێ ببینین لە بوارە جیاوازەکانی ژیانی خۆمانە و بتوانین ڕۆژانە بەکاری بێنین بەڵام بەداخەوە زۆرجار ئێمە خۆمان گلەی لەوە ئەەکەین کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیانێکی زۆری پێگەیاندووی کە پەیوەندیەکانی کاڵکردوێتەوە لە ڕووی ئەوەی کە کۆمەڵی کێشە و گرفت و کەیسی تایبەت هەیە لە نێودادگاکانە بەهۆی زیرەکی دەستکردەوەی ئەمە لایەنە نەرێنەکەی لایەنە ئەرێنەکەشی ئەوەیە کە جیهانی بۆ بچوو کردوینەتەوە لە ڕووی پەیوەندیەکان و لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی خوێندن و لە ڕێی زوەرگرتنی زانست و زانیاری ئێمە بۆ ئەوی کامڕۆ زیاتر لە هەردوو لایەنەکەەوە زانیاری زیاتر وەربگرین ئێستا لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە زۆر بەڕێز کاکفوات زیادە وەکو شارەزای زیرەکی دەستکرد لێەوە لەگەڵمانای ڕاستەخۆ کە زانیاریمان باتێ لەسەر ئەو ڕکابەریەی کە ئێستا لە نێوان زیرەکی دەستکردا هەیە لە جیهانە و ئێمە تا چەند لەو ئاستەیە خۆمانە بینینەوە کاکفوات سڵاو لێ بێگە گوێبیستی منی و بەیانیت باش. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. سپاس بۆ تۆش. کاکفوات ئەگەر پێمان بڵێیت زیرێکی دەستکرد لە هەرێمی کوردستانە تا چەند بۆتە بەشێکی ئەرێنی یاخود بڵێن لایەنە نەرێنیەکەی زیاترە یاخود ئەرێنیەکەی. سەرتا سپاس بۆ هەموو لایەکتان. سەبارەت بە زیرەکی دەستکرد یاخود AI یاخود ژیری دەستکرد تەکنەلۆژیایەکی نوێیە و بمانەوێ نەمانەوێ هاتوتە ناو ژیانی هەمومان دەتوانین هەر وەکو هەر بابەتێکی نوێکارێکی نوێەوە کە دەتوانین هەم کارە سوودەکەشی هەیە و هەم کارە نەرێنیکەشی هەیە دەتوانین بڵین لە کوردستان خۆشبەختانە تا ڕادێک بە کاری چاکە بەکاردێنە واروها خۆش ئاگاداری وەکو ئەوەی وایە کە سەرەتاکانی دەستپێکی یاخۆ سەرەتاکانی هاتنی مۆبایل ئەو کاتیش کێشە زۆر دروست بوو بە تایبەتی لە سەرەتاکان بڵێن دەتوان بڵێن 15 ساڵک پێش ئێستا بەڵام خۆشبەختانە دوای ماوەیەک تا ڕادەیەک کەمتر بوو ئەو تەکنۆلۆژیاش بە دەرنیە لە خراپ بەکارهێنانێ دەگەڕێتەوە سەر خودی کەسەکان دەبێت دەگەڕێتەوە سەر خودی ئەو شخصانەی کە بەکاریان دێنن شێوازێکی ئەرێنی بەکاردێنین یاخود نەرێنی و ئەو شتەکەش تەنها لێرە لە کوردستان نیە لە هەموو طبعاً لە هەموو وڵاتانی دنیاش ئەو کارە هەیە بەڕێزت باسی ڕێگای خراپەکە هەڵسەنگاندنێکت کرد لە نێوان زیرەکی دەستکرد و هەروەها مۆبایل لە ئێستاە خودی ئیلۆن ماسک با بڵێن پێشبینێکی کردەوە توێتی هەتاکو 2 ساڵی ئایندە زیرەکی دەستکرد پێشەکەوێت تەنانەت لە زیرەکترین مرۆڤ واتە ئەمە وەکو هەڕەشەیەک ئەو پێشبینی کردو لا دوانیە ئەمە ئەبێت بە دیدێکی هەڕەشە ئامێزەوە سێری بکات مرۆڤ وە مشوری خۆی بخوات ڕاستە دوێنێ خۆم ئەو گفتوگوێم لەگەڵ AI کرد کە بڵێن مۆدێلەکان یاخود ئەو بەرهەمانێک کە ئێستا لە بەردەستە گفتوگوۆیەکی بڵێن لۆجیکانیم لەگەڵ کرد کە ئەگەر بەیانی دوایانی ئێوە زۆر پێشکەوتو بوون دەبنە هەڕەشە لەسەر مرۆڤایەتی وەڵامی داوە گوتی وەڵامەکەی ئەوە بوو کە من لە ڕێگای یاساوە ئەمن ناتوانم زۆر شت بکەم کە مرۆڤایەتی عادەتەن هەر بەرهەمەک یاخود هەر بە تایبەتیش خاستان زیرەکی دەستکرد ڕێسا و یاسای تایبەتی خۆی هەیە اعتمادان لەسەر ئەو ڕێسا و یاسایانەی تایبەتی خۆیان هەیە ناتوانن چەند شتێک بکەن کە بڵێن کراوە بیتن
ئەگەری هەموو شتێک بیتن بەڵێ. پێشم گۆ باشە ئەدی ئەگەر کەسانی خراپ هەبیتن ئەو شتانەی بەکارهینە و بە کەسی خراپ شکاوە دیسان دووبارەی کردەوە کە گوتی دەبێتن تایبەت یاخود یاسایەکی تایبەت بە مرۆڤایەتی دروستکەن بۆ خۆتان کە بتوانن هەم خۆشتان بپارێزن و هەم نتوانین کە زیانتان پێ بگەینی. بەڵێ کاک فواد زۆر جار ئێمە پرسیاری ئەواکەین من بە تایبەتی دوێنێ یەکێک لە وڵاتانەی کە وڵاتێکی بەرهەمهێنەری تازەترین ڕۆبۆتە وڵاتی چینە کە لە هەموو بوارە جیاوازەکانە بەکارێنێ لە دوایین کۆنفرانسیانە باس لەوە ئەکەن و تەبێژی کۆمپانیاکە باس لەوە کات ئەڵێ ئێمە ڕاستە گەیشتوینێتە ئاستێک کاتوانین جێگرەوەی مرۆڤەکان بە شێوازێک لە شێوازەکان بگرینەوە نەیوتووە ئەیگرینەوە چکە لە بەرەوەی کاڵێ عقلی مرۆڤە زیرەکی دەستکردی دروست کردووە لەبەرەوە هیچ شتێک جێگەی مرۆڤەکان ناکرێتەوە ئەگەر ئێمە لای خۆمان بە شێوازێک کار لەسەر ئەم بابەتە بکەین و کاریگەری نەبێت لەسەر کاری مرۆڤایەتی لای خۆمان ئەم هۆشیاریە هەیە ئەم زانیاریانە بوونی هەیە بڵێ بڵێن دەتوان بڵێن شۆڕشی زیرەکی دەستکرد یەکێکە لە هەرە بەرهەمە یاخود هەرە شۆڕشە گرنگەکانە کە بە جددی پێویست دەکاتن کورد بە چاوێکی ئەرێنیەوە سەیری بکاتن لە بەرچێ چونکە ئەویان لە ڕێگای ئەو زیرەکی دەستکردەوە دەتوانین چەندین هەنگاوی وڵاتانی تر ببڕین لە جیاتەوەی کە بینەوە بڵین لە سەرەتا یاخود لە ناوەندەوە دەست پێ بکەین نەخێر دەتوانین لێرەوە ڕادەست پێ بکەین و هەر ساڵێک ئەگەری هەیە بە چەندین ساڵ یاخۆ دەتوانن بە سەدەیەک بڵێن یەک ساڵ ئەگەری هەیە بە چەندین ساڵ پێشکەوتنی وڵاتانی کە بۆمان بێنێتن باشە بۆ سوود لە کارێکی واوەرنەگرین سەبارەت بە ئەوەی کە نابێتە شوێنگرەوەی مرۆڤایەتی یا خود مرۆڤ بڵین بە شێوازەکی تایبەتتر ئەو کاتی ڕاستە مرۆڤ تا چەند بڵێن هەر لە سەرەتای ژیان دەستپێکردنی ژیانەوە چۆن دەڵێ ئەها خۆگونجاندنێکی تایبەتی خۆی هەیە خۆگونجاندنێک هەیە تا چەند کاریشی بەسەدا هاتیە بەڵام خۆی گونجاندیەوە پێشکەوتنەکەی خۆی هە بەرداوام بۆ و ژیانی خۆی کردیە طبعا ئەوەش ئەو بەرهەمەش یا خۆت بڵێن ئەو شۆڕشە تەکنەلۆژیایش بەشێکە لە بەرەو پێشچوونی مرۆڤایەتی ناتوانین بڵێن ڕای بگرین و نەتوانین چیدی خۆمان بەرەو پێش بین بەڵام دەبێ بە شێوازێکی دروست بەکار بهێنرێتن بە شێوازێک بێتن کە هەم سوودی بۆ ئێمەش هەبێتن هەم بۆ دەوروبەریشمان هەبێتن کە بتوانین بە شێوازەکی تەندروست بەکاری بینین زۆر باشە هەرچەند ئێمە وەکو کورد لە بواری زیرەکی دەستکردە زۆر بەکارهێنەر بووین هەرچەند هەوڵی ئەبینین داهێناڕانش هەیە بە خۆشحاڵیەوە لەم نێوەندا جا بابەتەکە بابەتێکی گشتگیرە لە ئاستی جیهانا باسی لەسەرەکرێت بە قسەکەی جەنابەت زیرەکی دەستکرد ئێستا هەم بە دیوە باشەکەی سوودی لێوەرەگرێت هەرەوەی کە لە دەنگدانەکەی سەرۆک کۆمەر لە ئێرانە سوودی لێوەرگرا بۆەوەی کە یارمەتی دەری کاندیدەکان بێت هەم ئەوەی کە ئێستا لە ئەمریکا FBI هەڕەشەی کردو و توێتی ئاگاتان لە زیرەکی دەستکرد بێت کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دروست ناکە جا ئەمەوێت ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم ئایا ئەکرێ ئەمە کۆنتترۆل بکرێت بەڕای جەنابەت کاک فواد بەڕاستی وا بکەیت کە تۆ کۆنتترۆلی ئەم بوارە بەرفراوانە بکەیت تەنها لە بواری سیاست نا نمونەیەکی هەستیارم هێنا لە بوارەکانی ترا لە بواری ڕاست دەفەرمێ بەڵام چۆنە ڕاستە ئەگەر بە شێوازێکی بەرپرسیانە بەکار نەهێنرێتن دەتوانی زۆر خراپ بشێتەوە بەسەر خۆمان هەر کەسێک بکە دەتوانین بەکاری بینی و یاخود بێوێ زیان بە کەسی بەرامبەر بگەینیتن بەڵام یعنی ئیشەکە وڵاتانی تر لە چێبەرچێنە بۆ بەدەستهێنانی باشترین یا خودنوێترین تەکنەلۆژیا بۆ ئەوەی بتوانن هەم کارەکانی خۆشان پێ ئاسانکەن و هەم بتوانن چۆن دەڵێن هەیمەنەتێکی تایبەتی خوان بکەن چونکە پێشتر ئەگەر هات بە هەر وڵاتێک یا خۆت هەر شوێنێک کە ئەگەر هات بە کە بڵێن زۆرە تەکنەلۆژیایکی نوێی هەبا ئەو کاتی تا ڕادێک دەست بەسەر هەموو وڵاتەکانی دیریشدا دەگری کێشەکە لێرە دێتە لەبەرەوەی کە
نوێترین دایانەوە یاخود پێشبڕچێ دەکەن بۆ ئەوەی کامیان بە زووترین کات ئەو تەکنۆلۆژیا بکەوتە بەردەستی ئەو کاتی چۆن دەڵێ کوردەواری گوتن قسەی ئەو دەخواتن. هەروەها بۆ کاری خراپیش بۆ نمونە مەسەلەی کە هەڵبژاردنە، بۆ نمونە لە بواری فاینانسە بڵین ئابوووریە، لە بواری ئیدارەکردنە، ئەوانش هەموو دەتواندرێت بە هەم بەکاری باشە بەخراپەش بەکار بهێنرێتن. و هەروەها کە بەشێکە کە پێی دەڵێن دیفیک واتە یعنی ئەو دروستکراوی کۆمپیوتەریە کە بە شێوازێکی سادەتر ئەگە بتوانین ڕوونیکەینەوە کە خودی شخصەکە نیە، خودی وێنەی کەسەکە نیە یا خود دەنجی کەسەکە نیە، بەڵام لە ڕێگای ئەو ئامێرانەوە یاخود لە ڕێگای ئەو ژیری دەستکردەوە دەتواندرێتن دووبارە بکرێتەوە، واتە ینی کۆپیەک دروستکاتن لە سەر کەسایەتی و لەسەر هەر بابەتێک بیتن کە خۆی بێوێتن بە شێوازێکی ئەجە چ بە ئەرێنی بیتن. طبعاً ئەو کارانە زیاتر بۆ کاری نەرێنی بەکاردهێن. زۆر باشە کاک فواد، زۆر جار ئێماڵین زیرەکی دەستکرد هەر لە مۆبایلەکەی دەستمانەوە هەتاوەکو هەموو ئەو ئامێرانی تر کە لە خزمەتی مرۆڤایەتی و لە بوارە جیازەکانە بەکارێنین ڕۆژانە، بەڵام ترسێکی لەسەر ئێمەی هاوڵاتیان یاخود ئێمەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باەکسەر باس لەوە بکەین بەجێ هێشتووە ئەوەیە کە ئایا ئاسایشێکی پێویست نییە لەسەر سیرەکی دەستکرد. زۆر جارەڵین کۆنتترۆل کراوین بەڵام بە خۆمان نازانین، بەڵام لە وڵاتانی ترە هەمووی بە شێوازێکی باس کورەتی خۆی هەیە بۆی کە چۆن ئەم ئامێرە بەکارێنیت و زیانی لەسەر کەسایەتی تۆ نەبێت. ئایا لای خۆشمان کار لەسەرم بابەتە کراوە؟ ڕاستە سەبارەت بە دانانی یاسایەک یا خۆت بەکارهێنانی هەر ئامێرێکی تەکنەلۆژی کە هەم بەتایبەتی بۆ ئەوەی کە کاری خراپی پێدەکرێتن، هەرچەندە خۆمان هەیتمان خۆشبەختانە، بەڵام پێویست دەکاتن گۆڕانکاری بەسەردا بێتن لە بەرچی چونکە هەندێک سنووردارکردنی گریمان لە بواری مۆبایل و ئەو بابەت و ئەوشتانە هەیە، بەڵام هەرچی بڵین ژیری دەستکردە ئەویان تۆزێک فراوانترە لە هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. تەنها ئەوە نییە بڵین لە ڕێگای هەڕەشەکردنی دوو کەسێک بێتن یا خۆت لە ڕێگای کەس بۆ کەسە. جاری وا هەیە ئەگەری هەیە پێدانی زانیاریەکی هەڵا ملەتێک تووشی کێشە دەکە بە جددی، یعنی شتەکە ئەوە نییە تەنها کە پێ دەڵێن مەسلەی هەم بەیاس کە لاەنگیری لایەنێک دەکاتن زیاتر لەوەی کە بە پێی ئەو داتا و زانیاریانەی کە پێی بەخشراوە یا خۆت ڕاهێنانی پێکراوە. بەڕاستیم خۆشم زۆر جار تووشی ئەو کێشەی بوویمە لەگەڵ مۆدێلەکانی زیرەکی دەستکردی ئەم سەردەمەم. شتێکی وای کردووە گریمان دەربارەی کوردایەتی ئەو شتانم لێ باس کردیە، بردیتەوە لایەکی تر، بەڵام من زانیارەکانم پێ ڕاست کردیتەوە گوتیتی بەڵام چێ شتەکە زیاتر هەم مەسلەی سیاسی ئەو بابەت شتانە ناتوانانی هەندێک حاڵەت هەیە وەڵام بداتەوە. ئەو جانە بە جددی یعنی پێویست دەکاتن هەم وەکو خۆشمان بڵین وەکو کورد وەکو هەر حاڵاتیەک لەسەر زەمینە بتوانرێتن سوودی لێ بینن و بەرهەمێکی تایبەت بە خۆشمان هەبیتن خراپ نییە، بتوانانی سوودی لێ ببینین و بتواندرێتن کە بە کارێکی باشتر و تا ڕادێک ئەو کاتی چۆن دەڵێ سنووردارکردنەکەی یا خۆت یاسادانانەکەی لەسەری باشترە. بەڵام ئەمانەیە تۆزێک ڕوونتر بێ کاک فواد بۆ ئێمە و بۆ بینەرەکانیشمان تۆزێک ڕوونتر بین لەسەر ئەوەی با من بە ڕوونی ئەم مۆبایلی کە هەمومان پێمانە ڕۆژانە هەندێک لە خانمان لەوانەیە ئیتیزامی خێزانی هەبێ مناڵەکەی ئاگای لێ نەبێت دەست بە شتێک کابنێرێ نامەیەک بێت یاخود فۆتۆیەک بێ بۆ کەسێکی کەت بڕوات. لەوانەیە ئێستا چەندین کەیسمان هەبێت لە نێو دادگاکانە کە لەسەر کێشەی زیرەکی دەستکرد و مۆبایل و نردنی نامە و فۆتۆ کەوتۆتەوە. بەڵام ئێستا بە ڕێزە شارەزای لە بواری زیرەکی دەستکرا لەوانەیە تۆ بتوانی بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەرکەی، بەڵام خانمێک لە ماڵەوە یاخود کەسێک شارەزای نەبێ چۆنم کێشەیە چارەسەرکە و گرفتیش بۆ ژیانی دروستکات. بەڵێ یەکەم جار پێویست دەکاتن هۆشیاری تەکنەلۆجی، واتە یعنی پێویست دەکاتن کە بە بەرپرسیاریتەوە هەر ئامێرەك بەجددی چونکە ئەو شتانێک یاخود ئەو ئامێرانی کە لە بەردەستماندایە
ئەگەر بێت و بە شێوازێکی دروست بەکار نەهێنرێت یا خۆت بە پرسیارەتە زۆر کێشەمان بۆ دروست دەکاتن لەوانەیە ئەو کەسێ یاخود نامەیەک ڕسمێکی بۆ چووە بڵین کەسێکە کە نیەتی خراپە ئەو کاتی تووشی کێشەکە زیاتر دەبێت لەو حاڵەتە تا بکرێتن بەکارهێنانی یاخود بەکارهێنانێکی دروست و ڕۆشنبیریەکی تەکنەلۆجی ئەوە ڕێگای یەکەم ڕێگای دووەم بە بەرگرتنی یاسا کە لە ڕێگای یاساوە کە دەتواندرێتن مافی خۆی بەپارێزیتن و ئەگەر خوانەخواستە حاڵەتێک وهش ڕوویداتن دەتوانانی پەیوەندی بکاتن بە کەسانی پسپۆڕ یاخود کەسانی لایەنی پەیوەندیدار تا کێشەکانی بۆ چارەسەر بکەن ئەویان لەو حاڵەتەی کە دەتواندرێتن بە شێوازێکی تەندروستیانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە بکرێتن خۆی لەو دوو بابەتی زیاتر لا نادرێتن خۆیان ئەوە تێکە بە شێوازێکی تەندروست بەکاربهێنرێتن و بە ڕۆشنبیریەکی تەکنەلۆژیەوە یاخودەوەێتە پەیوەندی بە یاخود لەلایەنی پەیوەندیدارەوە طبعاً لایەنی پەیوەندیداریش اعتمادەن لەسەر ئەو یاسا و ڕێسایانێک کە هەیە کە نەتواندرێتن کە ئەگەر کەسێکە بیەوێ شتی خراپش بکاتن بەڵام لە ترسی بڵین یاسایەکە ئەو کارانەت نەکاتن باشە کاک فواد ئەگەر من بگەڕمەوە بۆ وتەکانی بەڕێزت پێش پرسیارەکەی هاوکارم سەرکە باست لە هەوڵەکانی کوردیش کرد لەم نێوەندەیە کورد کۆمەڵک هەوڵی هەبووە هەر پێم وابێ بەڕێزیش بخۆت یەکێک لەو هەوڵە جوانانە لەلایەن بەڕێستەوە بۆ ئەپێکت دروست کردو هە لە بواری زیرەکی دەستکردە جاکە عەزیت کێشی قسەکەم یان بەڵێ یان بەنە بڵیت کە بەڕاستی وا بۆ یانە ئەوەی کە کورد هەتاکو ئێستا کردوێتی بەڕاستی توانیویەتی هەوڵێکی باش بێت بۆ نمونە هەروەتە دوتە دەگەر لەسەر بابەتی کورد و پرسی کورد و سیاست و ئەمانە لەبارەی کوردەوە پرسیار لە زیرەکی دەستکرد بکرێت سنووردارە زۆر سنووردارە زانیاریەکانی توانیوێتی شتێ بگۆڕێ کوردیان ئەتوانێ بیگۆڕێ بڵێ دەتوان بڵێم ئێستان زۆر سەرەتا وەکو بڵێن ناوەڕۆکی کوردی تایبەت بە زانیاریەکانی لەسەر کوردی زۆر سنووردارە بەڵام دەتواندرێت باشتری بکەین دەتواندرێتن کە ئێستا خۆشبەختانە ینی هەندێک هەوڵی تاکە کەسی هەیە هەندێک لایەن هەیە هەوڵ دەدەن کە کاری چۆن دەڵێن ئەکادیمیەوە بە شێوازێکی ئەکادیمیتر و کارەکان بکرێتن تا بتواندرێت بە ڕێچکە تایبەتەکەی خۆی بگری خود ڕێچکە طبیعەتەکەی خۆی بگریتن هەتا بتواندرێتن بەرەو پێش بچیتن بۆی نمونە بەڕێزت وەکو شارەزایك چۆن باسی ئەم هەوڵاناکە ئەبێ چی بکرێت بەڵێ سەرەتا پێویست دەکاتن ئەو ئەرشیفانەی کوردی کە هەیە کە چ زانیاریەکمان هەیە پێویست کە بە دیجیتایزکردن واتە پێویستە بکرێتە تخمە کە بتواندرێتن لە ڕێگای ئەو ئامێرانەوە بخوێندرێتەوە سوودی لێ بین و تا بتواندرێت دوای ئەو هەنگاوی دووەم ڕاهێنانیان پێ بکرێتن بەپێی ئەو زانیاریانە یاخود بەپێی ئەو ناوڕۆکانی کوردیانێکە هەیە ڕاهێنانیان پێ بکرێتن تا بتواندرێتن زیرەکی دەستکردێکی ڕاهێنان کراو لەسەر ناوڕۆکی کوردی فعلی هەیە ڕاستی ئێستا ئەوەی کە هەشە بڵین لە کوردیەکان یاخود ئەو مۆدێلە زیرەشی دەستکردانێک کە بەکار دێتن یاخود کە ئی کۆمپانیا بەناوبانگەکانی وەکو ChatGPT کڵاودە جێمنایە ئەوە تا ڕادەیەک ڕاستە هەندێک ناوڕۆکی کوردی بەکارهیناوە بەڵام زۆربیان بڵین وەرجێڕدراوە واتە لە زمانی ئینگلیزیەوە یاخود هەر لە زمانێکی تربیتە وەرجێڕدراوە تا بەدەستمان دەگاتن ئەو زانست و زانیاریانێک کە پێمان دەداتن ئەوە پێویست دەکاتن بەو شێوازە بیتن و زیاتر فۆکەس بکرێتە سەر ناوەڕۆکی کوردی چونکە بەپێی ئەو بڵین ئەو شتانی کە کردیتم و تاقیم کردیتەوە مەسەلەی ناوڕۆکی کوردیەکەی زارێ وەکو ئەگە بمەوێ ناوڕۆکێکی تایبەت وەگرم تا ڕادەیەک زۆر کەمە بەڵام خۆشبەختانە چۆن دەڵێ تروسکاییەک هەیە کە زیاتر بەکار بهێنرێتن و زانستی بڵین بە تایبەتی زانستی دنیای و بڵین ئەو زانیارانی کە تایبەتە بە کورد
خۆشببختانە سەبر داخلی ئەو مۆدلانەیە خود ئەو زیرەش دەستکردانە دەکرێتن تا زیاتر سوودی لێ بینن و وەکو ئێمە و بۆ هەموو جیهان. زۆر باشە کاک فواد وەکو دوایین پرسیاری من ئێستا بۆ نمونە لە زۆربەی وڵاتانی ئەوروپای زیرەکی دەستکرد وای کردووە کاراسانی بۆ مرۆڤەکان کردو تەنانەت لە ڕێگەی ئەوەی کە ئێمە مۆبایلێکمان بەدەستەوەی ئەو ئەپانەی کە لە خزمەتی لایەنی ژیانی مرۆڤایەتیە ئیتر لە هەموو لایەنە جیاوازەکانەوە بازارکردنە ئیشی خانمانە پێداویستی ماڵە بەدەستێنانی کۆمەڵێک کارە یاخود توانی تۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە کۆمەڵێ پرۆژەی جیاوازتر ئەنجام بێت بەڵام لای ئێمە بەداخەوە هەموو ئەو ئەپانە ئەگەر داوا بکەیت ئەبێ پارە بیت هیچ شتێکی بەردەست نییە هەمووی قفڵی لەسرە بۆ زیرەکی دەستکرد لای ئێمە بەداخراوی ماوەتەوە هیچ کارێکی بۆ ناکرێت لەلایەن کەرتی گشتیەوە یاخود خزمەت گوزاریەکانی زیاتر لەو کۆمپانیانەوە بۆ ئێمە نییە ئەمە چییە هۆکارەکەی پێمان خۆشەومان بۆ ڕوونکەیتەوە. بەڵێ ئەوە بابەتێک کە ڕاستی ئەگە بتوانین شی بکەینەوە ئێستا حالیان چەند کۆمپانیایەکی گەورە هەیە کە ئەوە کەمانمە پێشکەش دەکەن بڵین ئەو مۆدلە زیرەکی دەستکردانمە پێشکەش دەکەن ئەوانش کە وەک خوداگاداری زیاتر سەرمایەدارینە نەک تەنها لە ئەوروپا لە هەموو دنیا بەکارهێنانی ئەو ئەپلیکیشنانەی کە ئەگە بتێ بە شێوەیەکی بێسنوور بەکاریان بینی هەمویان دەگەڕێتەوە سەر بەشی سبسکرپشن یا خود لە ڕێگەی پارە پێدانەوە تا بتوانانی بە شێوازێکی بڵین بەکراوەی بەکاری بهێنرێتن تەنها ئەوە نییە بەس لە بۆ کوردستان بیتن بەڵام هەندێک جار لە کوردستان تووشی کێشەی پارەدانمان دەبێتن ببورە پارەدانی بۆ نمونە ماجە ڕابردوو ئیستمان کە لە یەکێک لە پلاتفۆرمەکانی زیرەکی دەستکرد بڵین سبسکرایب بکەین وتیان جارێ نییە ناتوانین بیکەینەوە لێرە یاخۆت ناتوانین بەشداری بکەین ئەویان بەڕاستی یەک لە کێشە گەورەکانە ببورنخۆ یەک لە کێشە گەورەکانە کە لە ڕێگای پارەدانی بەتایبەتی خاستان بۆ وڵاتانی وەکو ئێمە تا ڕادەیەک سنووردارترە ئەلەو حاڵەتە لەوانە ئەگەر هیوادارین لە داهاتوو بتواندرێتن زیاتر فراوانتر بتوانین باشتر و زووتر و یاخود فراوانتر بتوانین ئەو ئەپلیکیشنانە یاخود ئەو مۆدلانە بەکاربێنرێتن بە شێوازێکی باشتر. باڵجا کاک فواد زیرەکی دەست کرد زۆرێکی زۆری بوارەکان وا دیارە دەستی بەسەردا گرتووە یان ئەبینین ڕۆڵی هەیەتیا بۆ نمونە بوارە پڕ لە هەستەکان وەکو هونەریش وا دیارە دوور نەماوەتەوە لە زیرەکی دەست کرد هەر لە ئێستاە پێشبڕکێک لە نێوان فۆتۆگرافەرەکان بەڕێوە چووە کە ئەمان سوبیان لە زیرەکی دەست کرد وەرگرتووە لا دوایە هەوڵەکانی زیرەکی دەستکرد لە بواری هوەر زیانی بە هوەرگەیان دووە یان نە جوانتری کردووە. بڵێ ئەویان ڕاستی کێشەیەکی ئەخلاقی هەیە دەتوانم بڵێن نەک تەنها لە فۆتۆگرافەرانن لە هەموو ئەو کەسانێک کە ناوەڕۆک دروست دەکەن یاخود ئەو کەسانێک کە بیر و ڕایان هەیە کە بڵاویان کردیتەوە لە دنیادا هەیە بەڕاستی هەر مەسەل لە تێکستە مەسەلەی دەنگە هەر لە مەسەلەی بۆ نمونە وێنەیە کە باسی کرد فۆتۆگرافەریە هەموو بابەتەکان مەسەلەیەکی ئەخلاقی هەیە بەجددی پێویست دەکاتن کە بە بەرپرسیاریتەوە بەکار بهێنرێتن بەڵام دەتوانم بڵێم بەداخۆ تا ڕادەیە کۆمپانیا بڵین سەرمایەدارەکان ئەو بابەتیان تا ڕادەیەک وەلاوە ناوە زۆرجار حاڵەتی وا ڕوویدایە کە بڵین ئەو ناوەڕۆکانە ڕاهێنانیان بە ناوڕۆکی ئەو بابەتانە کراوە کە ئەسڵەن بڵین بەرپرسیان بە خاوەنەکەی نەکردیە کە ئەو ڕاهێنانیان پێکردووە و ئەو مۆدلیان پێ دروست کردووە کێشەکە لێرەدا ئەوە نییە کە ئەگەر بێت و بە خۆڕایی بڵاو کرا بە هەرچەندە خۆڕاییش مافی کەسی بەرامبەر دەخواتن کە ئەی بەرهەمێنەرەکەیە بەڵام لە ڕێگای ئەوان لە ڕێگای سبسکرپشنەوە یاخود لە ڕێگای پارەوە دافرۆشتنەوە بە خەڵکی تکە واتە لێرە قازانجی لەسەر دەکەن لەسەر ناوەڕۆکێکی کە ئی خاوەنەکە کەسێکی ترە بەڵام کەچی ئەوان هاتوونە بەکاریان هێناوە لەوانەیە بێپرس لەوانەیە ئەگە پرسیشان پێکردوی بەڵام شتێکی وان پێ نەداوە کە
سوودی بۆ ژیانی بە تایبەتی خۆی هەبێتن بۆ نمونە لە نوێترین کارەکان بۆ من ئەگەر ئەی فۆتۆگرافەر و ئەو بابەت شتانە کە هاتووە پلتفۆرمێکی تایبەتە بە ناوی شەتەرستۆک واتە یعنی بە ملیۆنان ئەو توخمانێک کە هەیە لە فۆتۆگرافیە لە دیزاینەکانە لە بواری دەنگەکان هەمویان هاتوونە ڕاهێنانی پێدەکرێتن فرۆشراوە بە کۆمپانیایەکی زیرەکی دەست کرد بۆ ئەوەی ڕاهێنانی پێ بکرێتن و کارەکان باشتر بکەن بزانە یعنی لێرە بابەتێکی ئەخلاقی هەیە ئەتوو ئی خەڵکە ڕاستە لایسنسی تایبەتی خۆی هەیە یاخود فرۆشراوە بەڵام لە نەفسی کاتیش بە ئەسڵ خۆی خاوەنددارێتیش تایبەتی خۆی هەیە بەڵام بەداخەوە ئەویان دەتواندرێ ئەویشیان لە ڕێگای یاساوە تا ڕادەیەک سنووردارتر بکرێتن بەڵام هەر دەمینێتن ئێمەشی وادارین کە ئەمە هەمیشە لایانی ئەرێنێکی زیاتر باڵپێشێ بە سەرمانەوە بتوانین زیاتر سوود لە زیرەکی دەستکرد ببینین دووبارە سپاس بۆ تۆ کاک فواد کامڕۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویست تۆ لەگەڵمان نبووی کۆمەڵە زانیاریت پێم بەخشی دووبارە سپاس بۆ تۆ دەست خۆش.